بەڕای من ڕاپەڕین دەستکەوتی زۆری هەبوو. گەورەترین دەستکەوت لەوانە ئەوە بوو کە ئێمەگەلی کورد ڕزگارمان بوو لە دەست ڕژێمی بەعس و ئەو ڕژێمە درڕندەی بەعس بۆ پاراستنیان و مانەوەیان هەتا هەتایی ئەوەیە کە هینایەنەکان یەکتر بگرن و تەبابن بە ئاشتیانە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر بکەن. پێنجی سێ پیرۆزبایی لەگەلی کورد دەکەم و ڕۆژێکی پیرۆزە هیوادارم سەرکەوتوو بن پیرۆزبایی لە هەموو کورد دەکەم و تایبەت خەڵکی کوردستان پیرۆزباییتان لێ دەکەم زۆر سوپاس. ڕاپەرین لە بۆ 40-50 ملیۆن ملەتی کوردە. هەر کوردی دەبێ بە ڕاپەرین بزانێت ڕاپەرین چییە؟ ڕاپەرین سەربلەندایە لە ملەتی کوردە. ڕاپەرین وڵاتە، ڕاپەرین ئازادیە، ڕاپەرین هەر شتێکە لە بۆ ملەتی کورد. ئەگەر ڕاپەرین نەبێتن ملەتی کورد نییە. ئەگەر ڕاپەرین هەبێ ملەتی کورد هەیە. ئێمەش کوردین هەستیاری کوردیاتی دەبێ هەر کوردێک لە کێ نەبێ لە 4 پەرچەی کوردستان. پێویستە حکومەت زیاتر ئەو دەستکەوتانە بپارێزن بۆ ئەوەی حکومەتێکی فراوان دروست بێت و بۆ ئەو دەستکەوتانە بپارێزرێتن دەبێت یەکڕێزی و تەبایینی ماڵی کورد هەبێتن بۆ ئەوەی زیاتر پەرە بەو دەستکەوتانەی ڕاپەڕین بدرێتن.